زۆر باشە بەڕێزانم ئەوە بابەتێکی سەرەتایە با پێدا بچینەوە ئەگەر ناوێک سیفەتێک یا لوکیشنێک شتێکمان هەبوو باشە دوایەکەی لە ناو کوردی خۆماندا مێگرت دەبێتە ئەم ئەگە هەیەکی کورتی گرت دەبێتە ئێس ئەگە یەوتێ یا یەونێ یا نێو نێگرت هەر هەمویان دەبنە ئار با بچین بۆ نمونە سیفەتێک دەڵێ ماندوو دەڵێ من ماندووم ئەو منە دەبێتە ئای ماندوو دەبێتە تایرد ئەو ماندووم دەبێتە ئەم جوانێکی ئەوەیە کە ئەوانە ئەو مێ و ئەو ئەمە کوردیە لە یەک ڕەگ و ڕێشەی سانسکریتی زۆر قەدیمی ڕاهاتوو نەگە کاتە وشی دەکەمەوە بۆ نمونە دەڵام تۆ ماندوویت ئەو یەوتەیە دەبێتە ئار you are tired okay دەڵام ئەو کوڕە یا ئەو کچە یا ئەو شتە یا ئەو ئاژەڵە ماندوویە ئەو هێ کورتە دەبێتە ئیس he or she or it is tired okay ئێستا کۆی دەکەینەوە ئێمە ماندووین ئەو یێونەیە دەبێتە ئار ئێمە دەبێتە we are tired ئێوە ماندوون دەبێتە ئار you are tired ئەوان ماندوون نییە they are tired okay کەواتە زیاتر شی دەکەمەوە نمونەی دیکە دێمەوە مێ دەبێت ئەم ئەو هێ کورتە دەبێتە ئێس یەوتێ یێونێ نێونێ لە هەرچوو ژۆ لێبوو دەبێتە ئار